لە سەرەتای ساڵی 2014ەوە حکومەتی ناوەندی لە کاتی خۆیدا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی ڕەوانە نەدەکرد. ئەوەش بووە هۆی ئەوەی هاوڵاتیان بە دوای ئەو شوێنانەدا بگەڕێن کە بنرخێکی کەمتر لە بازاڕەکان کەلوپەل و پێداویستی ڕۆژانە دەفرۆشن. کاتومە تێرە سەیری زۆربەی زۆری شتەکانیانم کردووە، کوالیتی بەرزە یعنی باشە و سعرەکانیشان یعنی تا حدێک گونجاوە زۆر باشە. کردنەوەی هەرزان بازار لەلایەن بازرگان و پیشەوەرەکانەوە لە ئێستادا گرنگی زیاتری پێدەدرێت بۆ ئەوەی بتوانن زۆرترین کاڵا لە ماوەیەکی کەمدا بخەنە ڕوو. خاوەنی یەکێک لەو پرۆژانەش دەڵێت ئامانجیان ئەوەیە کەلوپەل بە کوالیتی بەرز و نرخی هەرزان دابین بکەن. ئامانجی ئێمەوە بوو کەشتەکان کوالیتێکی باش بین لە شارەکەوانێ و شت بە هەرزان بفرۆشین، کوالیتێکی باش و شت بە هەرزان بفرۆشین بە خەڵکی ئەم مەنتیقێ و بۆ خەڵکی شاری سلێمانی بەتایبەت. لەلایەک گرانی کەلوپەل و کاڵاکان لە بازاردا و لەلایەکی تریشەوە خێرایی لە فرۆشتنی بڕێکی زۆر لە کاڵا و شتومەک هۆکارن بۆکردنەوەی ئەو بازارانە. دروستبوونی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستاندا و دواکەوتنی موچەی فەرمانبەران هاوڵاتیانی ناچار کردووە کە ڕوون لەو بازارانە بکەن کە کەلوپەلیان بە نرخێکی هەرزانتردا تێدا دەست دەکەوێت. گۆران عەبدوڵڵا، NRT سلێمانی.